بەڵێ خۆشەویستان پرۆگرامەکەم بەردەوام دەبێت میوانێکی دیکەمە بێت لە سەرپرسی دوای گۆڕانکاریە سیاسیەکانی عێراق. دەزانین کە لە ئێستاشدا سەرۆکی پەرلەمانی عێراق محەممەد حەلبوسی دەرگای خۆ کاندیدکردنی دووبارە بۆ پۆستی سەرۆک کۆمار وەڵا کردوێتەوە. دیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو کەسانی کە ماوەکەی سێ ڕۆژە هەوڵ دەدرێت کە ئەو کەسانی خوازیارن مەرجەکانی بوون بە سەرۆک کۆماریان هەیە و بوون بە کاندیدبوونیان تێدا هەیە وەربگیرن بۆ ئەم پۆستە لە دوای ڕایکردنی کۆمەڵێک ڕێکاری یاسایی و قانونی لەم بابەتەیە و لەگەڵ کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی دیکە کە ئەو ئاڵۆزی و ناکۆکی و گرژیانی کە لە عێراقدا هەیە کۆی پرۆسە سیاسیەکانی عێراق بروکوێ دەبات. سازانی نیشتیمانی لە نێو تاوی حیزبە سیاسیەکان دەکرێت بێتە ئاراوە بۆ ئەوەی کە بارودۆخی عێراق خراپ نەبێت و هاوڵاتیانی عێراق هێندیتر لەنەو ئەم گرژیە سیاسی عێراقدا نەژین. من میوانێکم دەبێت لە سەرم بابەتە گفتوگەی لەگەڵ دەکەم کا بەڕێز سۆزان منسوورە بەڕێزیان وتەبێژی فراکسیۆنی یەکێتین لە بەغدا و ڕاستەوخۆ لە بەغداوە میوانم دەبن. خاتو سۆزان سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرنج و تێبینی تۆ لەسەر پرۆسی سیاسی ئێستای عێراق بزانم. زۆر سپاسدانەکەم بەخێر بێن. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەوڵی ئەم پرۆسەسەوە مووقفمان وازەح بووە. هەوڵی یەکریزیمانداوە لەگەڵ هەموو لایەنە سیاسی و حەزبایەتیەکانە. ئومێدمان ئەوە بووە نەک ئومێدمان هەوڵی ئەوەمان داوە ئەوشمان بەدەست هێناوە کە ئێمە نەبین بەتەرەف لە هیچ کێشمەکێشێ لە ماڵی شیعەیە پێمانش خۆش بووە کە ماڵی سنە یەکیان گرتووە. هەوڵی ئەوەشمان داوە بە تەفاهم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کە هیچ کێشمەکێشی لە بینمانە دروست نەبووە. هەندێک اتفاقات ئەوەلی لە بینمان بۆ بەداخەوە ئەو اتفاقاتانە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە خەرخ کراوە. دوێنێ جەلسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بوو. ئێمە پێمان باش بوو ئامادە بووین ئەگە لایەنە سیاسیەکان و کتلە سیاسیەکان ئامادە بن ئێمەش ئامادە بین تاکو نیسابەکە تەواو بێ بتوانین سەرۆک کۆمار هەڵبژێرین. ئەگەر بگاتە بە هەڵبژاردننی یان پاڵاوتنی سەرۆک کۆمار بربەژێرەکەی ئێمە لەسەر ئەساسی حەسە و محاسەسە نەبووە. بربەژێری ئێمە تا ئێستا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە لەسەر ئەساسی خزمەتکردنی هاوڵاتی عێراقی بە عام و کوردی بووە وەکو سەرۆکێکی کۆمار خزمەت بە هەموو هاوڵاتیان بکە. دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح نایوێ من تەسویقی کەم یان باسی بکەم معروفە لە ساحەی سیاسیە تاریخی زۆر وازەحە هیچ دووشەیەکی گەندەڵی لەسەری نییە لەسەر ئەو ئەساسە بربەژێری ئێمە بووە و تاکو ئێستا بربەژێری ئێمەیە بۆ سەرۆک کۆماری عێراق. باشە سۆزان خان لەسەرەوەی ئەمڕۆژ بڕیار بوو کە دووبارە دانیشتنی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت. ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق لە بەغدا چی ڕوویدا؟ گۆڕانکاریە سیاسیەکان ئاراستیان بەرەو کوێ دەچێت؟ تاکو ئێستا بەڕاستی ناتەوافقەیەکی زۆر هەیە. توافق نییە لە بین حزبەکان بەڵام ئەگەری گۆڕینە لە هەموو لەحزەیەکە سیاست فەنێکە تەغیر ئەبێ لە هەموو لەحزەیەکە ئەگەری گۆڕانکاری هەیە لە ساحە سیاسیەکە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ توافقەیەک نییە هیچ یەکگرتنێک نییە لە بین هەموو کتلە و لایەنە سیاسیەکە. بەڵام بارودۆخە سیاسیەکان ڕەنگە هەمیشە بەم گرژیە نەمێننەوە. یعنی ئێوە چاوەڕێ دەکەن کە دوجار و لە چەند ڕۆژەیە کۆی لایەنە سیاسیەکانی عێراق بگەنە سازانێکی نیشتیمانی دانیشتن و مفاوزات ئەنجام بدەن لە داهاتوودا لە بەرژەوەندی گەلی عێراق بێ. بڵێ بەتاکید من ئێستا هەر باسم لەوە کرد هەموو شتێ قابلە هەموو شتێ واردە لەوانەیە ئەمڕۆ وایە سبەی شتێکی تر ڕووبە لە ساحە سیاسیەکە ئەنواع سیناریۆهات هەیە بەڵام تاکو ئێستا تەوافقێکی ڕسمی نییە لەبین هیچ لایەنە سیاسیەکانە ئومێدی ئێمە ئەوەیشە قابلی تەغیرە لە ساحەی سیاسیە هەموو شتێ واردە. باشە ئەگەر بینە سەر باسکردنی ئەوەی کە دەکرێت لە دانیشتەکانی داهاتوودا دەزانین کە کۆمەڵێک ناکۆکی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا یعنی ئێوە پێشبینی دەکەن کە ئەم ناکۆکیانە کۆتایی پێبێت لە چەند ڕۆژی داهاتوودا هیچ پێشبینیێکی وا دەکرێت؟ پێشبینی ئێستا زۆر زەحمەتە ئومێدی ئەوەمان هەیە کە تەوافقات ڕووبە بتوانین حکوومەتێکی نیشتمانی دروستکەین لە خزمەتی هاوڵاتی عێراق بێ بە عام و بەتەکید ئەگەر حکوومەتە نیشتمانیەکە بە قووەتەکە دروست بێ ئەوە ئەگەڕێتەوە لە خزمەتی هاوڵاتی کوردیشە بەڵام تاکو ئێستا هیچ پێشبینیەکمان نییە وەکو ئەوەی باسم کرد هەموو شتێ واردە
ئەنواع سیناریۆهات هەیە لە ساحەکە بەپێی ئەو سیناریۆانە کە ڕوو ئەدا ئێمەش ڕەتفعلمان لەسەر ئەو ئەساسە ئەبێ. باشە بینیمان لە ڕۆژانی ڕابردوودا هەر لە سەرەتایی ئەوەی کە پەرلەمانی عێراق پێکهێنرا کۆمەڵێک بارودۆخمانە بینی کە چاوەڕوان نەکراو بوو. گەلی عێراق بەگشتی چاوەڕێی شتێکی تری دەکرد، زۆربەی چاودێرانی سیاسی ڕۆژنامەنووسان و لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە چاوەڕێ دەکرا کە بابەتێک بێ بەڵام لەپڕ گۆڕانکاری نەخوازرا و ڕووی دەدا، گۆڕانکاریەکان چاوەڕوان نەکراو بوون. پێتان وایە لە ڕۆژانی داهاتووشدا هەمان گۆڕانکاری چاوەڕوان نەکرا و ڕوو بدات، جا ئیتر گۆڕانکاریەکان سوودی هەبێ بۆ گەلی عێراق و لایەنە سیاسیەکان یاخود هێندەی تر گرژیەکان لە عێراق زیاد بکات؟ چاوەڕێشتی واکرێت؟ بڵێ چاوەڕوانی هەموو شتێ بە هەموو شتێ واردە لە ساحە سیاسیەکەیە ئێستا ئەم هەڵبژاردەی پێشوەخت لەسەر ئەساسی ئەوە بوو کە حکوومەتێکی نیشتمانی تەوافقی دروست بێ لەسەر ئەساسی ئەوەی خزمەتی هاوڵاتی بکە بەبێ جێوازی مەزەبی و تائفی و قەومی، بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ تەوافقات ڕوونەداوە. ئومێدمان ئەوەیە لە داهاتوو ئەوە ڕوو بە هەموو شتێکی واردە، هەموو شتێک لە ساحەی سیاسیە ئەوەی چاوەڕوان نەکراو بوو ڕوودا، احتیمال بەرەولایانی چاک بەرەولایانی خراپ ڕووبە. باشە سۆزان خان سەبارەت بەوەی کە ئەمە ژێکێک بوو لەو بابەتانەی کە چاوەڕوانی خەڵک بوو لێی کە ئەم کابینەیە جیاوازی هەبێت لە کابینەکانی پێشتری حکوومەتی عێراق. ئێوە هەستەکەن تا ئەم سادە تا ئەم ساتە کە ئێمە قسەی تێدا دەکەین ئەم کابینەی حکوومەتی کە پێک دەهێنرێت بۆ عێراق بۆ حکوومەتی عێراق جیاوازی هەبێت لەگەڵ کابینەکانی پێشترا؟ تاکو ئێستا کە کابینە تشکیل نەبووە ناتوانم بڕیاری لەسەر بدەم بە دڵنیاییەوە هەوڵی ئەوە ئەدەین ئێمە وەکو ئەدام پەرلەمان مراقبەی وەزعەکە ئەەکەی من بەش بە حاڵی خۆم ئەندامی حزبێکم حزبێکی دیموکراتی لەسەر ئەوە پەروەردەکراوم کە هیچ هەر غەڵەتی لە ساحەکە ڕووبا یان هەر شتێ بێ ئێمە قسەی خۆمان ئەەکەین و بڕیاری خۆمان لەسەر ئەو ئەساسە ئەدەین، بەڵام ناتوانم پێشوەخت بڵێم ئەم کابینە جیاوازە لەبەر ئەوەی کابینەکە هێشتا تشکیل نەبووە جیاوازە لەگەڵ کابینە ڕابردووەکان باشترە یان خراپترە. باشە گۆڕانکاریە سیاسیەکان کۆی ئەو بابەتانی کە باس دەکرێت لەلایەن کوتلە سیاسیەکانی دیکەوە چۆن باس لە بابەتە سیاسیەکانی عێراق ئەکرێت؟ هەر کەسی لەلایەنی خۆیەوە باس لە گۆڕانکاریەکانەکە، ئێمە لەلایەنی خۆمانەوە باسی لەکەین، بەڵام وەکو ئەوەی کە من باسم کرد ئێمە لە ئەوڵەوە مەبەستمان یەکڕزی بووە، هەوڵمان داوە نەبین بە هیچ تەرەفێ لە کێشمەکێشی هیچ ماڵێکی لە تەرەفی کێشمەکێش ماڵی شیعە بە هەمان کات ماڵی سنە و ماڵی کوردی هەوڵی ئەوەمان داوە کە یەکگرتوو بین لەگەڵ لایەنە کوردیەکانە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان ئەتیفاقات لە بینمان بووە. تا ئێستاش دەرگای گفتوگۆمان کراوەیە لەگەڵ هەموو لایەنەکانە. باشە هیچ کۆبوونە و دانیشتێکتان ئەنجام داوە لەگەڵ هەریەک لە لایەنە سیاسیەکانی عێراقیان هەرێمی کوردستاندا لەم چەند ساتەی دواییدا مەبەستم یان پلانتان هەیە؟ بەڵێ پلان بەتەکید وەکو ئەوەی باسم کرد دەرگای گفتوگۆ لەلایەنی ئێمە کراوەیە بۆ هەموو لایەنە سیاسیەکان. باشە تا ئێستا لە گفتوگۆیشان ئێستا باشە لە ئێستادا لە گفتوگۆدان دەگەنە سازان پێتان وایە تاکید لە گفتوگۆدا بووینەوە ئێستاش باشە دەگەنە سازانێکی یاخود ڕێککەوتنێک لە پێناو بەرژۆندی تەواوی لایەنە سیاسیەکان بێت و لە بەرژۆندی گەلی عێراقدا بێ یاخود درێژای کێشێم ناکوکیانە؟ بەڵێ درێژ ناتوانم پێشببینی بکەم چەند درێژە کێشێ، بەڵام ئومێدمان ئەوەیە نەک هەر بە ئومێد ئێمەش هەوڵی ئەوەمان داوە تاکو ئێستا. باشە خات و سۆزان ئەگەر پرسی کێشە سیاسیەکانی عێراق یەکلایی نەبووە یاخود درێژەی کێشە دەشێ لایەنەکان چۆن یاخود لە پلانیاندا بێ یاخود ئەو گفتوگۆیانی کە تا ئێستا هەیە چۆن بتوانن لە کۆمەڵێک سازش بکەن لە کۆمەڵێک مافی خۆیان یاخود بەرژەوەندی خۆیان لە پێناو گەلی عێراقدا. تا ئێستا هیچ بابەتێک هەیە کە لایەنە سیاسیەکان باز لە پلانی دووەم بکەن بۆ جێبەجێکردنی ئەگەر ئەم پلانی کە لە ئێستادا هەمووی لەسەری ناکۆکە؟ تاکو ئێستا هیچ لایەنی سیاسێکی باس لە پلانی خۆی نەکردووە. باشە خات و سۆزان من زۆر بەپێی ئەو ڕووداوانە کە ڕوو ئەدان و بەڵێ فەرموو بەپێی ڕووداوەکان کە ڕوو ئەدا
ئەتوانم بڵێم هەر لایەن بەتاکید هەر کەسی پلانی خۆی هەیە بەڵام کەس باسی پلانی خۆی نەکردو لە ساحەکە تا ئێستا مەبەستی هەمووان و ئەوەی لێ باس لێ ئەکرێ خزمەتی هاوڵاتی عێراقیە بەعام مەبەستەکە ئەوەیە حکوومەتێکی نیشتمانی دروست بێ خزمەتی هاوڵاتی بکە لە ئەوڵ و لە ئاخرە. باشە ئێوە تاکەی لە بەغدا دەبێنەوە لایەنە سیاسەکان بەگشتی؟ نازانی تا ئێستا وازح نییە تاکە بێنەوە ئەجددایەکمان نییە لە فلانە تاریخەوە بۆ فلانە. باشە ئێوە ئەمڕۆ تەواوی کوتلە سیاسیەکان لە ناو پەرلەمانی عێراقدا ئامادەیتان هەبوو پێم وابێ ڕۆژانی داهاتووش هەتایەک لایکردنەوەی ئەم بڕیار و بارودۆخە سیاسانی کە لە ئێستادا هاتوونەتە پێشێ بڕیارەکە لە ڕۆژانی داهاتووشدا هەموو ڕۆژێ وەکو قانونیەن وەکو دەستوری ئامادەیتان هەبێت لە ناو پەرلەمانی عێراقدا هەموو کوتلە سیاسیەکان نەک تەنها فراکسیۆنی یەکێتی؟ بەڵێ 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 وەکو ئەندام پەرلەمان ئێمە ئەگەر جلسەکانە بێ مجبەر نین بە هیچ شێوەیە لە پەرلەمان ئامادەبین بەڵام بۆ خۆمان تاکو نزیک بین لە وەزعەکەەوە خۆمان لێرە ئامادەین. بەڵێ سۆزان خان من زۆر سپاس دەکەم کە کاتیش نەبوو بۆ بەڵام ماندوو نەبی سپاس دەکەم کە کاتی خۆتدا بە ئێمە زۆر سپاس بۆ سۆزان مەنسوور کە بە ڕێزیان و تەبێژی فراکسیۆنی یەکێتی بوون لە بەغدا و ڕاستەوخۆ لە بەغداوە میوانی ئەم تەوری بەرنامەکەم بوون. خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرماوە.